ستاندەر و ستراتیژی جیاواز بۆ یەکەم جار لە ڕێی بەغدا کۆکردنەوەی پشتیوانی بۆ موچەخۆرانی هەرێم. ئەو بەیاننامەیەی دوێنێ بە ناوی 46 کەسایەتی و ئەکادیمی عێراقی بۆ پشتیوانی موچەخۆرانی هەرێم بڵاو کرایەوە دەستپێشخەریەکی گرنگ و کاریگەری دەستگای ستاندەرە بۆ کۆکردنەوەی پشتیوانی لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان. بەیاننامەکە چەند خاڵێکی گرنگ لە خۆ دەگرێت: تێکەڵ نەکردنی مەلەفی موچە لەلایەن بەغدا لەگەڵ کێشە سیاسیەکانی نێوان هەردوولا، سەرکۆنەکردنی بڕینی موچەی فەرمانبەرانی هەرێم بە پاساوی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم. دەژڵێن ئەوەی پێویستە سزا بدرێت حیزبە گەندەڵەکانن کە نەوت و داهاتی خاڵە سنووریەکان دەدزن. لە کۆتاییشدا دەڵێن پێویستە خەڵکی عێراق حیزبە گەندەڵەکانی هەرسێ پێکهاتەی کورد و شیعە و سوننە سزا بدەن. ئەو دەستپێشخەریەی دەستگای ستاندەر کردوویەتی پەیداکردنی دۆست لە بەغدا و باشوور و ناوەڕاستی عێراق پێچەوانەی ستراتیژی شکست خواردووی حیزبەکانی هەرێمە، بەتایبەت هەردوو حیزبی پارتی و یەکێتی کە هەمیشە وەبەرهێنان لەوە دەکەن خەڵکی عێراق وەک دوژمنی خەڵکی کوردستان پیشان بدەن. ئەو ستراتیژیەی کە تەنها خۆیان لێی قازانج و خەڵکی کوردستانیش زەرەرمەند. دەستگای ستاندەر دەوێ ئەو ستراتیژیە پێچەوانە بکاتەوە، ئاوسۆزی نوخبەی عێراق بۆ خەڵکی کوردستان بەدەست بهێنێت تا کاریگەری زیاتر لەسەر شەقامی عێراقی دروست بکەن، ببێتە فشار بۆ ئەوەی بەغدا چیتر خەڵکی کوردستان بەهۆی ئەو دەسەڵاتە گەندەڵا سزا نەدات. دەستگای ستاندەر جەختیش لەوە دەکاتەوە ئەو بەیاننامە کە واژووی 46 کەسایەتی شەقامی عێراقی بەسەرەوەیە سەرەتای پرۆسەیەکی درێژ دەبێت لە هەڵبژاردننی داهاتووی کوردستانیش ڕنگدانەوە دروست دەکەیت بۆ ئەوەی پرۆژەیەکی دیکەی کوردی لە بەغدا لەدایک بێت کە بوێرانە شەڕی دەسەڵاتی گەندەڵ بکات. دۆسیەی موچەخۆرانیش لە شەڕی حکوومەتەکان بۆ هەتایە دابخرێت.